پەلاماردانی پەیجە دابەستەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەرپرسانی کۆمەڵی ئیسلامی تێپەڕاندووە و کاریان گەیشتووەتە ئەوەی پەلاماری کەسوکار و منداڵانی بەرپرسانی باڵای کۆمەڵ و تەنانەت کوڕەکانی ئەمیری کۆمەڵی ئیسلامی دەدەن. شەریف عەلی باپیر یەکێکە لە کوڕەکانی ئەمیری کۆمەڵی ئیسلامی کە بە نووسینەکانی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووک ڕەخنە لە حکومڕانانی هەرێم دەگرێت و باس لە ناعەدالەتیەکان و دروستبوونی چینایەتی دەکات لە کۆمەڵگای کوردیدا کە بەرهەمی حکومڕانی دوو حیزبی باڵادەستن. هەندێک پەیجی سێبەر و دابەستەی دەسەڵاتیش کەوتونەتە پەلاماردانی و ناوزڕاندنی ئەمیری کۆمەڵی ئیسلامی و کۆمەڵێک تۆمەت بۆ شەریف عەلی باپیر دروست دەکەن کە گوایە ناوبرا و خاوەنی داهاتێکی زەبەلاحە و سەرقاڵی بازرگانیکردنە بە دراوە ئەلکترۆنیەکان کە ئەوەش دوورە لە ڕاستیەوە. بە پێویستم زانی زۆر بە گوشراوی ڕوونکردنەوەی بدەم لەسەر گوتگوت و بوختانی کەسانێکی ئاڕاستەکرا و قورمیشدرا و کە بۆ بەندەی هەڵدەبەستن دەڵێن خاوەنی هەزاران دەفتەر دۆلار زۆر دەوڵەمەند و بە حسابی خۆم نازانم، بەڵام لە ڕاستیدا ئەوەی کە ڕۆژێک ئەمنی ناسی بێ دەزانی خەریکی خوێندن خوێندنەوەم بای ئەوەندەش کە پێداویستەکانی ژیانی خۆم دابین کەم کار دەکەم، لە فیتەری کارم کردووە، لە غەسڵ کارم کردووە، لە مەطعەم کار دەکەم، ماڵش بە پێی توانە دەستبارگرن. ئەمما ئەوەی کەزی سەر سوڕمانە ئەو کەسانە بە زۆر دانێ بکەن شەریکەت زوونە خواردوی لە سمێڵان مەیوو، بەڵام کاکەوە سەرکردەکانی ئێوەن با خەڵیان دەڵێ ئۆقیانوسی بێ بنە بە هیچ پڕ نابێ، بەدەستیان بێ باج و سەرانە دەخەنە سەر ئاو و هەواش، لە کاتێکدا دڵیان دەڵێ ماڵە مێرو لێ بە گڵۆپە ئاوێک و دوو قسەی حەق دنیایان لێ دێتەوە یەک. ئەمە وەک پێشتریش گوتومە ئەوە ئێوەن خاوەنی هەزاران و ملیۆنان دەفتەر دۆلاری دزرا و حرامن، ئێمە تەنها کتێبمان هەیە. شەریف عەلی باپیر کێیە؟ شەریف یەکێکە لە کوڕەکانی مامۆستا عەلی باپیر و وەکو هەر هاوڵاتێکی ئاسایی سەرقاڵی ژیانی ئاسایی خۆیەتی بە جۆرێک نەخاوەنی داهاتێکی زەبەلاحە و نە سەرقاڵی بازرگانیە، نە بازرگانی دراوی ئەلکترۆنی و نە هیچ جۆرە بازرگانیەکی دیکە. شەریف قوتابی زانستە کۆمەڵاتیەکانە و سەرقاڵی نووسین و خوێندنەوەیە و لە ماوەی ڕابردووشدا ماوەیەک شاگردی فیتەری بووە لە ناوچەی پیشەسازی هەولێر و کاری شۆردنی ئۆتۆمبیل و شاگردی چێشخانەکانی کردووە. ناوە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووک بە نووسینەکانی پەنجە دەخاتە سەر برینەکانی کۆمەڵگا و ڕەخنە لەو دەسەڵاتە ستەمکارە دەگرێت کە کۆمەڵگەیان کردووەتە دوو بەشەوە. شەریف لە نووسینەکانیدا ژیانی دەسەڵاتدارانی هەرێم بە ژیانی فیرعونەکان دەسوێنێت و باوەڕی وایە ئەو پۆخڵەواتی فیرعونەکان ئەنجامی دەدەن باجەکەی دەبێت هاوڵاتیانی هەژار بیدەن. شەریف باوەڕی وایە بەشێک لە میدیاکان ژەهر دەرخواردی خەڵک دەدەن و بە پارەی دزراوی میلەتیش دابەستە کراون و کاریان خافڵاندنی خەڵک و ڕامکردنی مناڵانی نیشتیمانیە کە لەلایەکەوە کەلتوری ڕەسەنی کوردەواریان تێکداوە و لەلایەکی دیکەشەوە بە ئاشکرا بانگەشەی هاوڕەگەزخوازی دەکەن. پەلاماردانی بەرپرسانی کۆمەڵی ئیسلامی و داتاشینی دەیان تۆمەت و درۆ لەلایەن پەیجە سێبەرەکانی دەسەڵاتەوە یەکێک بووە لە پیشە هەمیشەیەکانی دەسەڵاتی ستەمکار، بەڵام پەلاماری کەسوکار و منداڵەکانی بەرپرسانی کۆمەڵ درۆ و تاکتیکێکی نوێی چەواشەکاریەکانی دەسەڵاتە کە بەرگەی نووسینەکانی لاوێکی ئەم نیشتیمانە ناگرێت کە باوەڕی وایە ئەوەی لە هەرێمی کوردستان دەگوزارێت ستەمکاریە و زوو بێت یان درەنگ هەر کۆتایی پێدێت.